من ناوم دارا حەمەساعیە لە سلەیمانی لەدایک بووم ساڵی 1946 لە گەڕەکی دەرگەزێن با بڵێن لای بەرخانەقایان پێوت لە خێزانێکی با بڵێن مام ناوەندی بووم باوکم یعنی زیاتر بە کاری پێشتر جووتیار بووە لە هەر لەم گەڕەکی خۆمان دوای ئەوەش دەستیاوەتە بازرگانی لە خێزانێکی بڵین ئاوا مام ناوەند بووین و ژیانی هونەریم لەگەڵیانە زۆری اعتیادی بوو ماڵێکی کۆنمان هەبوو تێگەی لەو ماڵە هەر ماڵەکە خۆی هینی جاران ئەو ماڵە کۆنانە جۆرێک بوو لە بڵێن لە هونەر یعنی ئینسان جۆرە خەیاڵ و مینێکی بۆ ئەهات لەو بینا کۆن و شتانەوانە بەس ئێمە لە خێزانێکی هونەری نەبووین و منیش لە سەرەتاوانە یعنی بڵێن ئەگەر هوینی هونەریم تیا بوو بێ وەکو جیناد نازان بەڵام خۆم یعنی هیچ کارێکی هونەریم لە مناڵیان نەکرد هەتا دەوری بڵێن تەمەنی تەقریبەن 13 و 14 و 15 ساڵی سەرەتاییمان لە مەکتەبی هەر لە سلەیمانی تەواو کرد مەکتەبی ئەوسا عەبدولیلایان پێوت لە گەڕەکی سەرشەقام بوو ئیتر دوایەوە هەر سانەی ئەوانشم لە چەند مەکتەبێکی جمهوری و ئەمانە تەواو کردو ئینجا سانەوی سلەیمانی ئەوسا 5 بوو بینی عیلمیم بەشی عیلمیم تەواو کرد و چوومە بەشێکی زانستی لە بەغا دوایی من لەبەرەوەی کە هونەرمەند بووم حەزم بە هونەر بوو وازم لە بەشە زانستیەکان هێنا لە جامیعەی بەغا بۆ ساڵی دووەم چکە و ساڵە دواکەوتم بۆ ساڵی دووەم لە ئەکادیمی هونەرە جوانەکان لە بەغا کە ئەو ئەکادیمیش تازە کرا بۆ وابزانم دووەم ساڵی ئێمە دەورەیەکمان لە پێشەوە بوو دووەم ساڵی ئەکادیمی بوو ئەیترەوە بوو لە ئەکادیمی شم تەواو کرد هەموو زۆربەی ساڵەکان بە یەکەم دەرەچووم ئیتر دوای ئەوە هاتمەوانە تەعین بووم بۆ ماوەی چەند ساڵێک وەکو مامۆستاوانەی ئەموانەیە و تۆ ینی گۆڕانکاریەک هەبوو لە شێوەی پەروەردەی هونەریە قوتا خوێنکارەکان ئێسەس پێمەڵێن زۆربیان ئەو کاری هونەریانە کرد کارم بە زۆربیان کردووە تێگەی چکە لەبەرەوەی کە من خۆم خوێنگ بووم لەسەر بناغەیەکی زانستی و ئەمانە ئیتر تەلەبەکانیش هەندێکیان پیان خۆش هەندێکیان پیان سیر بکەوە ئەمە بۆ یەکەم جارە ئەماتە وانەی هونەری باخێکی پێورێ
ئەوەی کە ئەرێنیە زیاتر بیرکردنەوەیەکی پراکتیکی ئاوات کە تۆ ئەو بە پراکتیکی ئەو شتە ئەیکەی هەڵا ئەەکەی کە هەڵاکەی ڕاستیەکەی توانێت بەم هەڵە و ڕاستە تۆشت فێرەبی لەبەرەوە زانکۆ بۆ من بوو بە سەرەتایەکی باش بۆیە کە هاتی شموانێ لێرە لە ناوەندی بووم بە مامۆستا زۆربەی خوێنکارەکان ئەو شتانەوەکو سەرەتایەک پێ فێرمەکرد کە چۆن بەکردەوە ئیش بکەن بە شێوەیەکی مادی ئیش بکەن بە شێوەیەکی ئایدۆلۆژی ئیش نەکەن بە شێوەیەک بێ کە ئەوەی کە لە دەستیان هەیە بەکردەوە هەڵە بکەن و ڕاستیکەن و هەڵە بکەن ئەمە مێشتیشیان بەقوە دەکا و ئیشی هونەرەکەشیان بەقوە دەکا اینجا ئەمە ئەبێ بە مێژوویەکی هونەر بۆ ئەوەی نەوەیەکی باش دروست بێ هەم لە هونەرە هەم لە فیزیا و کیمیا لە زانستیشە چکە هونەر خۆی بەشێکە لە زانست ئەوش هەر مادیە پێوانەیە لەبەرەوە من زیاتر سەرەتاکانی دانم بەوەی کە تۆش بە شێوەیەکی پراکتیکی بیر بکەیتەوە ئەوە بێ بە بناغەیەک بۆ هەموو ژیانە لە کۆلێجی هونەر من ئەوە دانم بە سەرەتای هونەریم یانی چکە لەوێ بەڕاستی تشتەکان شتی فکری و شتی ئەم لاولاو ئەوەی پەیوەندی بە هونەرەوە هەبێ و تەکنیکی و مەوادەکان چۆنە و تێگەی توێ پێریسپێکتیف چۆنە و پێوانە چۆنە و ئەم شتانە زیاتر لە کولیەوەی نییە زیاتر ئەو شتانە وەرەگریت و دەسی پێەکەیت و خۆت پێشەخەیت. مامۆستاکامان حەمەغەنی حکمەت بوو ساڵح قەرەغۆلی بوو حەسەنی بوو گەیلانی بوو شێخلی بوو ڕاوی بوو ئەمانە مامۆستاکانمان بوون لە اینجا هەندێک مامۆستای وابزان ڤالنتینۆسی نابووەوە مامۆستایەکی یۆنانی بێگانە بوو لەوێ هەندێک هینی بێگانەشی تیا بوو وەوانەکانیشمان هەمە چەشن بوو مێژووی هونەر بوو مەسەلا پەیکەر بوو بە شێوەیەکی عەمەلی بە شێوەی هێڵکاری هەمان بوو پێرسپێکتیڤ ئەو شێخلی و تۆ ئیشی وانەی مامۆسایەکی لە مامۆسا باشەکان بوو تێگەی مامۆسا فایق حەسەن بوو هەرچەنە ئەو لە بەشی ڕەسم بوو بەس ئێمە دایمە کە فرسەتێکمان هەبووە لە پشتیەوە وەستام و زۆر جار بۆ من قسەی نەکرد چکە مامۆستا تۆزێت تووڕە بوو بەتر من ئەوەستان بە شێوەیەکی هین چوم زۆر جار لە بەشی ڕسمیش چکە خۆم حەزم لە ڕسم بوو لە سەرەتا بۆیە ئێستش لە ڕیڤلیڤە سەرکەوتووی زیاترم هێناوە دووەم ساڵە چوویتە پەیکەر بەشەکە هەڵەبژات و بەشەکەش لە دووەم ساڵەوانێ هەموو مادەکانی نەخۆن قۆناغ بە قۆناغ هەر ساڵی قوینەکان تەوابوو لە لە کۆتاییشە توێژینەوەیەکرد پێشکەشە کرد و ئیمتیحانی کۆتایی هەبوو ئەوسا بەس مامۆستای زۆر زۆر باشمانە بوو مەسە لەوانە خوافی کاهین ئیسماعیل فەتاحە تورک نەحاتێکی باش وەی کە شەهیدی دروست کردووە وەنێ دوو منارەکە ئەو بوو فایق حەسەن بوو فایق حەسەن کەتر کە دانیش لە پشتیوەکو وەکو سینەمای چلی لە دوا خەڵگە وەستا سەیری دەستیە کرد بزان چۆنیژەکە ئەوش کەلیمە قسە لە دەمی نەها دایمە پای پێکی پێبوو و یەکێ لە مامۆستا باشەکانیش مامۆستا محەممەد غەنی حکمەت بوو بەڕاستی شتی زانیاری ئەوتەوە هونەری پێ ناڵێ بە شتی شتە زانستیەکانە پێڵێ شتە زانستیەکان کە لە ڕیلیڤە کە لە پەیکەرە بەڕاستی ئەو مامۆستایەکی جددی بوو بەڵام ئیتر ئەو خوێنکارەکە خۆشی کەوتووە.
پەیکەری هینم کردبوو ئەحمەدی خانێ و مەسەلا گۆران و مەسەلا مەولەی و ئەوانەم کردبوو وەختی خۆی لە کتێبخانەی گشتی لە سلێمانی لەوێ دانرابوو هەتا وابزانام لە پیشانگاشە خستبوو مەڕۆ لە سانەوی لە عەدادی کچان بوو ئەوسا لەوێژ مەعرەزەکرایەوانە ئەوسا چالاکی قوتابخانەکەش هەر لەو ناوە بوو ئیترەوە بوو پەیکەری پیرەمێرد و مەسەلا هەندێک هینی ئیشی گوڵ و دەستاڕەکە و گوڵە بە ڕۆژەکە و ئەمەسەلا ئەمانە یا مامە ڕیشەیان ئەوە گینی جوانە مەرگڕێ بۆیش هونەرمەندێکی پەیکەرساز و ڕێبوار سعیکە لە ڕێی ئیتالیا ینی لە ناویان برد بەنیسبەت خۆمەوە ئەو پەیکەرانە ئیترەوەی مام هەژار کە لە سەلاحەدین بوو عیزەدین فەیزی بوو جیومۆکریانیش بەڵێ لە قەڵای هەولێر من مامۆستا بووم لە پەیمانگە ئیتر دا تەکلیفیان لێ کردم کە ئەو پەیکەرە پارێزگای سلەیمانی و منیش کە کردم دوایی نازم ئاسایش و شت بینی ئەیبینن لە بەردەستی سەرا وتیان ئەمە نابێ ئەم پەیکەری پیرەمێرد لەوێ بێ بە پەیکەری تر ڕێگەیان نەها بەڕاستی ئەیتر منیش تەواوم کردبوو دیوارێک لە ناو چاڵا بوو لە دیوارەکە هاتم دیوارەکەم ئاوا گرت پەیکەرەکەش لە پشتەوە بوو بە دیوار گرتم ئیتر بە دیوار گرتمان هەتا ئەم ڕاپەڕینەی کە لەم دوایە هاتن بە ماڵەوە پیان وتم ئەرێمانێ ئەو پیرەمێردە دیوارە لابێن تایەتی وتم وەڵی تیا بوویتم نازانم ئەگەر نەبرابێ ئیتر هاتم هەمومان دەستمان کرد بە ڕوخانی دیوارەکە هەر دەرنەکە و پیرەمێرد ڕۆحم چوتم بەخواسە بەچە کوژ لە من بەکەونە سەرچاوی من ئیتر وەڵا پیرەمێرد دەرکە وردە وردە پەیکەرەکە ئێستا ئەو پەیکەرە ئەوەیە کە وەختی خۆی شاردبوو موانە دەرکەوتەوە. هەفتا و پێنج چووم بۆ ئیتالیا لەوێ لە کۆلێجی هونەری ڕۆما وەرگیرام هەتا لەوێ گەر باش بوو ئیمتیحانێک دەکەن خەنە پۆلی 2 یا 3 مخرامە 3 خوابزان پۆلی 1 بوو یا 2 بوو وتمەمە من زیاتر تەجروبەمە بێ زیاتر بخوێنم 4 ساڵەکە لێرە وابزانام لە 2 وەرگیرام 3 و 4یشم تەواو کرد ئیتر وەکو باسیشم کرد من خۆم چکە لە حەزم لە ڕسمیش بوو لە ڕێلیڤاکە لە ئێستا زیاتر زۆر خوماوەتێ و سەرکەوتوو بووم تیا و مەدالێ ئاڵتوونی جیهانیم تایەناوە زیاتر لەوانەیە بگەڕێتەوە بۆی کەەوە من سەرەتایەکی وێنە سازیشم تایە ینی توانایەکم تیا هەیە
جگە لەوەش کە من لەوێش دیبلۆمی هینم وەرگرت لەوێ هەمووی پێڵێن دیبلۆم لە ئیتالیا دیبلۆمی کۆلێجی هوەری ڕۆمان وەرگرت حەزمە کرد زیاتر بخوێنم ویستم ماستەر و دکتۆراش بخوێنم ئیترەوە بوو هینێکم دۆزیێوانە کۆلێجێکم دۆزیێ بۆ هینی بۆی تۆ دەگەر بێت و تایبەتمەندیە بێنی ئەوە توانی ماستەر دکتۆرە ئیتر بەڕێکەوت لەو هینە لەو تایبەتمەندیەکەم زیاتر ئیشی ڕیلیڤیانە هەر ڕیلیڤیانە خوێن ئیتر منیش لەوە زۆر تەجروبەم وەرگرت زۆر قوڵ بوومەوە تیاتەنانەت مەکتەبەکەشم یعنی نەڵێم بە زمان بەدەمی خۆم مەکتەبەکەش زۆقیان پیا کرد بوو پرۆفیسۆرەکان هەندێ بەشیان زیاد کرد زانیان منەوەگە زەوقم لێ و ئیشی زۆر زۆرەکەم ئیشەکانیشم لە بینی ئەوان جیاوازیەکی هەبوو نەک ئەوە هەموو فەنانی گەورە نەک بڵێم من لەوان باشتر بووم بەس ئەوە بوو من زۆر ئیشمە کرد و زۆر هانما تەنانەت ساڵەکانیشم تەواو کرد 2 ساڵەکە شادەکەی ئێوێشم تەواو کرد بەس هەر هینە ڕوخسەتم وەرەگەر ئەچووم وەکو ڤیزیتۆرێن پێڵێن یعنی وەکو بینەرێک لەوێ ئەچووم ئیشمە کرد ڕێگەیان نابووم یعنی وەکو شتێک خۆشیان نەویستم یعنی نوع ڕێزێکیان نەبوو کەوا من ئیشمە کرد. کە تۆ چیتە شوێنێکی وەکو ئەو چینە شوێنێکی وەکو یابانە شوێنێکی وەکو ئیتالیا شوێنێکی وەکو هندستان سەیرەکەی لە بارودۆخێکە هەمووی پەیکەرە بەس باوەڕێکە ئێستا مەسەلا لە فاتیکان پەیکەری هینی لێ پەیکەرێکی مایکلی لێ هینی ئەوە نێ مریەم لەگەڵ عیسا کە چیتە ژوورەوانە سەیریەکەی شتێکی جوانە موسای لێ شتێکی جوانە مەرچەند ئەوانە مەسەلا پشتگیریەکە باوەڕ بە پێشەوەی بچیتە ژوورەوە لە دەرەوە ئەوەنە پەیکەری جوانی لێ یعنی توان بڵێم لەو جوانتر هیچیان ناویان نییە یعنی لەوە چێ بەڵام چی بووی شەکانیان باشە ینی تەشجیعی هونەرمەندی خراپیان نایە. ئێستا لەبەر ئەوەی کە ئیستیعاب هەر هەیە هونەرمەندی باشی شەر هەیە بەس ئەو دواکەوتنەی کە لە زەمانی بڵێن سۆمەریەکانەوە تا ساسانیەکان ئەوسا ئاینەکە زۆر تەشجیع بوو بۆی کردنی پەیکەر دروستکردنی پەیکەر بەڵام ئیتر لە فترەیەکی پاژۆی کە سیاسەت تێکەڵی ئاین بوو مەسەلا دوای ساسانیەکان ئیتر هاتن ئەو شتانیان هەموو قەدەغە کرد شتە مادیەکانیان سڕێ یعنی خەڵکیان وا لێ کرد کە خوبەنە ئایدیا گای باڵات جوانتنی شتە ئەوە نیە کە زۆر کەس لای خۆشمان ئەڵێن مەساڵێن هندستان گاپەرستە خۆی وان نییە گاپەرست نییە خۆی مەلایگایە یعنی هەتا مەلایکەتیش لەوەوە هاتووە لەگەڵکو گای باڵات ئەوسا هەمووی گا ئەو شیرەیە و ئەو شتەیە باڵێکیان بۆ کردو هەستیان کردو ئەمە خۆر و مانگەش هەمووی گابێ و کە قساکە کاوێژەکە وازان ئەو هەموو پەیکەرە جوانەی کە ئینی گایان کردو کۆنتترین پەیکەر لە ئینی گای باڵار بوو لە هەندستانیش و لە
لە سۆمەر و لە ئاشور و لە بابلیش ئەوانە جۆرێ بوون لە مەلایکەت یعنی گیانی پیسیان لە خەڵک دەرکردو کە چوونەتە پەرزگاکانیانەوە هەتاڵێن مەلایکەتیش لەوە هاتۆ ما هەتاوە هین واڵێک زانایەکی سنەی ئێرانی ساسانی ناوە ئەو ساسانی وای پێبینەکە ئەو پەیکەرە لە مەلایگا عنی مەلایگا مەلە مەلی باڵارە گا مەلایگا گای باڵار یعنی لەوە هاتووە کە کاریگەری هەبوو بۆ دیانەتەکانی تریش. من خۆم کە لە ئیتالیا بووم لەگەڵەوەی کە هونەریشمە خوێن چووم یعنی لە کولی ئادابیش لە بەشی ئەنترۆپۆلۆجی لەوێ فەیلسوفی گەورە و زانای گەورەی کۆمەڵناسی لێبوو وەکو ئیدەمالی و ئەمانەوانە لە خۆی سەرنجیان ڕاکێشام زۆر زۆر شتی تازیان نەکرد ئیتر میش کە هاتموانێ ئەو دیراسانە هیچ ئەوە دیراسێ ناوکا بەوەی کە تۆ کۆمەڵنازبی یان ئەنترۆپۆلۆجیزبی بەڵام ئیتر کە ئەو باگراوندەم هەبوو لە ئیتالیا لە زانکۆی ڕۆما کە گەڕامەوە ماوەی ساڵێ 2 3 4 5 6 7 ساڵ هەربی دیراسەمە کردوینمە کرد لێرە لە ناو کۆمەڵگای سلەیمانیە کە باسی کورد و عەرەب و ئەو شتانە کرا دوایی یعنی ئەمە من بە دوژمنایەتیش باسی ناکەم ینی من هەموو نەتەوەیەکم خۆشە سەیرم کرد هەموو کەس کورد نییە ینی کوردبوون چییە بیرم لەوە کردەوە ڕەگەز چییە خوێن چییە کوردبوون چییە ڕجاکەم کە خەڵک لێم تێبگا ئەمە شتانە زۆر گرنگە و بۆ دوژمنایەتیش نییە تەنها بۆ زانیاریە خۆشە ئینسان بیزانێ سەیرم کرد شتەکان ناڕوە ناگونجێ جۆرە قینێکەی لە ناو خەڵکە هەر لە خوانەوە ڕقی لەوە ڕقی ئەم شتەم هەست پێ کردو لە نەک لێرە لە زۆر کۆمەڵگەی تریشە سەیرەکەم سلەیمان هەست نەفسی سلەیمانی نەتەوەی تری عەرەبی زۆرتیایە هەر لێرە لەدایک بۆ دراوسێتە بە کوردی قسەکە و جلی کوردی لەبەرەکەن بەڵام لە مێشکا لە دڵا کورد نین زیاتر عەرەبن و زیاتریش ئاینین ئەمەش بابەتێکی زۆر زۆر قوڵە کاگەڕێتەوە بۆ ئەنترۆپۆلۆژی هاتە من ئەم شتانم کرد بە کتێبێک کتێبی سامیزم بۆی خەڵک ئەمەنگە خەفەت بەو شتانە نەخوا بڵێ ئەم شتانە بۆ ڕوو ئەدەن